پارتی دیموکراتی کوردستان مەرجی هەیە بۆ پشتیوانیکردنی هەر کاندیدێک بۆ سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق. یەکێتیش چاوەڕوانی یەکلایی بوونەوەی ململانەکانی ناوپێکاتەی شیعەیە. لە کاتێکدا محەممەد شیع سوودانی لە ڕێگەی هاوپەیمانێتەکەی دەرەوەی چوارچەوەی هەماهەنگی دەسەڵاتدارەوە دەیەوێت خوڵی دووەمی سەرۆکوەزیران مسۆگەر بکات. محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق ساڵی 2022 پۆستی سەرۆکوەزیرانی وەرگرت. ئەوەش دوای ئەوەی هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت کە لە هێزە براوەکانی هەڵبژاردن پێکاتوە لە ناویاندا پارتی و یەکێتی پشتیوانی خۆیان بۆ کارنامەی حکوومەتەکەی دەربڕی. بەڵام سوودانی ئەم جارە لە دەرەوەی هاوپەیمانەکانی پێشووی لە ناو ئیدارەی دەوڵەت و چوارچەوەی شیعی دەیەوێت لە ڕێگەی هاوپەیمانێتی ئاوەدانکردنەوە و بنیادنانەوە بۆ خولی دووەم لەسەر کورسیەکەی دابنیشێتەوە. عن الأرقام والتقديرات لكن بالتأكيد هناك انطباع إيجابي عن حظوظ هذا التحالف في الانتخابات النيابية القادمة إن شاء الله. سوودانی لە ساڵی کۆتایی خولیەکەمی سەرۆکایەتیەکەیدا لەگەڵ هەرێمی کوردستان ڕوبەڕووی ئاڵنگاری و کێشە بووتەوە لەسەر پرسەکانی نەوت و موچە، بەڵام بەوتەی بەرپرسانی هەردوولا لە ئێستادا نزیکن لە گەشتن بەڕێکەوتن. کاروان یاروەی ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی بەسپەی ڕاگەیاند. هێشتا زووە بۆ پرۆسەیە، بەڵام پۆستی سەرۆکوەزیران پشکی پێکاتەی شیعەیە و کورد ڕۆڵێکی سەرەکی نییە لە یەکلاییکردنەوەیدا. هەر گۆڕانکاری و پێشاتێکیش لەو بارەیەوە دەکەوێتە دوای هەڵبژاردن. دەژڵێت لەگەڵەوەشدا لایەنە کوردیەکان دەبێت چاوەڕوان بن کە بزانن ململانێ و دابەشبوونی بەرە شیعە لە ناوخۆیدا بەکوێ دەگات دوای ئەوە هەڵوێستەکانی خۆیان لەو بارەیەوە یەکلایی بکەنەوە. ئێمە ناڵێن سوودانی لە هەموو سەرۆکوەزیرانەکانی دیکە باشترە، بەڵام بەراورد بە سەرۆکوەزیرانەکانی پێشوو کراوەتر بووە بەڕووی هەرێم. هەروەها هێڵی تەماسی نێوان هەرێمی کوردستان و عێراق ئارامتر بووە. بەڵام دیاریکردنی هەر کاندیدێک بۆ پۆستی سەرۆکوەزیران پێکهاتەی شیعە یەکلایی دەکاتەوە. کاروان یاروەی زوای وت كيان دستوري تحترم الدولة العراقية بكل مكوناتها وسلطاتها ونحن حريصون على استقرار الإقليم. سوودانی بۆ وەرگرتنەوەی پۆستی سەرۆکوەزیران بە پلەی یەکەم گرە و لە سەردەنگەکانی شەقامی شیعی دەکات. بۆ پێی ئەو پۆستە مافی پێکاتەی شیعەیە بە پێی دابشکاری تەوافقی پۆستەکان. بەڵام ئەگەر بتوانن پشتیوانی کورد و سوننەش مسۆگەر بکات پێدەچێت چانسی زیاتر بکات لە کێبڕکەکانی وەرگرتنەوەی پۆستەکە. بس أقول لك لا والله راح ننطي شيك على بياض. ئۆشێر زێباری ئەندامی مەکتەبی سیاسی پارتی پێشتر لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزۆنیدا هێرشی کردە سەر سوودانی و جەختی کردەوە. لاپەڕەی سپی بۆ واژوو ناکەن بۆ وەرگرتنەوەی پۆستی سەرۆکوەزیران. بۆ پێی مامەڵەیەکی خراپی کردو لەگەڵ پرسی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستاندا. بەشێک لە کارنامەی حکوومەتی عێراق بە سەرۆکایەتی سوودانی پەیوەندیدار بوو بە هەرێمی کوردستانەوە کە دیارترینیان دەرکردنی پرۆژەیاسەی نەوت و گاز بوو بۆ چارەسەری ڕێشەیی ناکۆکیەکان لەسەر نەوت لە ماوەی 6 مانگی یەکەمی تەمەنی کابینەکەدا. بەڵام ئێستا کە تەمەنی کابینەکە لە کۆتایی نزیک دەبێتەوە هیچ یاسایەکی لەو شێوەیە دەرنەکراوە. أن هناك طبعا دعم كبير للسيد محمد شيع السوداني لترأس هذه الحكومة. فواد حسين وەزیری دەرەوەی عێراق و سیاسەتمەداری نزیک لە مەسعود بارزانی ئاماژەی بەوە کرد. ئەوان پشتیوانی گەورەیان لە محەممەد شیع سوودانی کردووە لە کاتی وەرگرتنی پۆستەکەی. بەڵام ئێستا ناکۆکی هەیە لە نێوانیاندا کە هێشتا نەگۆڕاوە بۆ هەڵوێستی سیاسی و هەڵبژاردن لە بەردەمیاندایە کە مفاجەئە لەگەڵ خۆیدا دەهێنێت. دەژڵێت ململانی قوڵی لەناو شیعەکان و سوننە و لایەنە کوردیەکان هەیە و ئەو ململانەیە لە کۆتاییدا هاوپەیمانی لێ دەکەوێتەوە و پارتی لە کۆتاییدا هاوپەیمانی لەگەڵ لایەنە دەکات کە نزیکە لە بۆچوونەکانیەوە. فواد حسێن هەروەها پێنجمەرجی پارتی خستەڕوو لەو بارەیەوە کە پێکاتەبوون لە چەسپاندنی دیموکراتیەت و فیدراڵی، مافی دەستوری هەرێم و مامەڵەکردن لەگەڵی بەو جۆرەی دەستور دیاری کردووە، مامەڵەی شەفافی بەغداد لەگەڵ پرسەکاندا.